فشارەکانی سەر هەناردەی نەوتی ئێران بەردەوام لە زیادبووندان و جگە لە ئەمریکا هەندێک لە وڵاتانی دیکەش بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەستیان لە هەوڵی کەمکردنەوەی هەناردەی نەوتی ئێراندا هەیە. لە ئێستادا دوو کەشتی نەوتی ئێران کە نەوتی خاویان بار کردووە لەلایەن سعودی و بەریتانیاوە بە پاساوی جیاواز ڕاگیراون. حکوومەتی جەبەل تاریق کە ناوچەیەکی خۆبەڕێوەبەری سەر بە دەوڵەتی بەریتانیای ڕایگەیاند هێزی دەریایی بەریتانیا کەشتێکی نەوت هەڵگری ئێرانی لە کناراوەکانی جەبەل تاریق ڕاگرتووە کە بەپێی نیشانەکان نەوتی بۆ سووریا بار کردووە. کەشتێکە ناوی گریسێکە و بەرەو پاڵاوگەی بانیاسی سووریا بەڕێوە بووە. بەپێی بەیاننامەی حکوومەتی جەبەل تاریق ئەو پاڵاوگەیە سەر بە دامەزراوەیەکە سزاکانی کێتی ئەوروپا بۆ سەر سووریا دەیگرێتەوە. ئەو سزا ئابووری و بازرگانیانی کە لە ساڵی 2011ەوە یەکێتی ئەوروپا بەهۆی توندوتیژی بەرامبەر خۆپیشاندەران بەسەر دەوڵەتی سووریاییدا سەپاندووە. ئێستا کەشتیە نەوت هەڵگرەکەی ئێران لە ژێر چاودێری دەوڵەتی جەبەل تاریقدا ڕاگیراوە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز دەڵێت خاوەنی کەشتێکە کۆمپانیایەکی سەنگاپورێ و ئاڵای پەنەمای بەسەرەوەیە، بەڵام نەوتی ئێرانی بار کردووە کە لە چوارچەوەی بازرگانی دەریاییدا بەکرێدانی کەشتی بە کۆمپانیا و وڵاتان بۆ گواستنەوەی کاڵا ڕێگەپێدراوە. لەلایەکی دیکەوە وەزیری نەوتی ئێران داوا لە کۆمپانیای نیشتیمانی نەوتی وڵاتەکەی دەکات زەمینە سازی بۆ گەڕاندنەوەی ئەو کەشتیە نەوتی ئێران بکات کە 2 مانگە لە بەندەرێکی سعودیا بۆ چاکردنەوە لەنگەری گرتووە. ئەو کەشتیە نەوتی ئێران ناوی هەپی نسیەکە و لە دەریای سووردا کێشەی هوەری بۆ دروست بووە و لە دووری 70 کیلۆمەتر لە باشووری ڕۆژئاوای شاری جیددا بە فەرمی داوای هاوکاری لە سعودیا کردووە. کەشتێکە 1 ملیۆن بەرمیل نەوتی بار کردووە و دەوترێت ئەو کەشتیە نەوتی بۆ سووریا بار کردووە. بەرپرسانی کۆمپانیای نیشتیمانی نەوتی ئێران دەڵێن سعودیا بە درێژایی 2 مانگی ڕابردوو 10 ملیۆن دۆلاری لە بەرامبەر نۆژەنکردنەوە و پاراستنی کەشتێکەدا وەرگرتووە و ئێستاش ڕۆژانە 200,000 دۆلاری لە بەرامبەر پاراستنی دەوێت. بێژەن زەنگەنا وەزیری نەوتی ئێران داوای لە کۆمپانیای نیشتیمانی نەوتی وڵاتەکەی کردووە زەمینەی گەڕاندنەوەی کەشتێکە بۆ ئێران بڕەخسێنێت و دەڵێت بەمانەوەی کەشتیە نەوت هەڵگرەکە لە سعودیا تێچوونە مادیەکەی زیاتر دەبێت. ئاژانسی هەواڵی میهری ئێرانی دەڵێت کەشتیە نەوت هەڵگرا ئێرانەکە بە تەواوی چاکراوەتەوە و تێچووەکەشی لەلایەن ئێرانەوە دراوە، بەڵام بەرپرسانی سعودیا ڕێگە نادەن لە بەندەری جیددا دەربچێت و ئەو کەشتێکی کە بۆ هاوکاری گەڕاندنەوەی ڕەوانە کراوە ڕاگیراوە. جەلال میرزایی ئەندامی کۆمسیۆنی وزەی پەرلەمانی ئێران ڕایگەیاندووە سعودیا سەرەتا مامەڵەیەکی باشی لەبارەی ئەو کەشتیەوە کردووە، بەڵام لەم هەفتانەی دواییدا هاوکار نییە. هەروەها محەممەد جەواد جەمالی جێگری سەرۆکی کۆمسیۆنی ئاسایشی نیشتیمانی پەرلەمانی ئێران مامەڵەی سعودیا لەبارەی کەشتێکەوە بە باشگیری و بە بارمتەگرتن وەسف دەکات.